بەپێی دوایین ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار وایە خوێندن لە مانگی دەی ئەمساڵدا بە شێوەی ئۆنلاین لە هەرێمی کوردستان و لە ناوەندە زانستیەکاندا دەستپێبکاتەوە. ئەم هەنگاوەش وەک ڕێگەچارەیەکی ناچاری لە بەرامبەر بڵاوبونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا گیراوەتە بەر. ئەمەش کاردانەوەی جیاوازی لای مامۆستایان لێکەوتووەتەوە. بەڵام ئەو بڕیارەی دراوە خوێندن بە ئۆنلاین پێم وانییە هیچ بتوانێت لە ئامانجەکانی پرۆسی پەروەردە و فێرکردن بەدیبێنێ، بەڵکو دەبێتە بارگرانی و تێکدانی پەروەردەی خوێندکاران، چونکە گەر دیقەت بدەین خوێندن بە ئۆنلاین بۆ قۆناغی بەتایبەتی 1 بۆ 12 ینی سەرکەوتوو نابێت. ئەمە پێویستی بە سێرچێکی زۆر گەورە هەبوو، لەبەرەوە لە لادیەکانی حسابی تەنها ناو شار کراوە بۆ لادیەکان، چه هێڵی ئینتەرنێت و لەلایەکی تریشەوە دابینکردنی پێداویستیەکان. ماڵی وا هەیە 5 خوێندکاری هەیە چۆن 5 وەسائلی تعلیمی ئامادە ئەکرێ. سەرپەرشتیارێکی پەروەردەیی دەڵێ بەبێ لە بەرچاوگرتنی ئەزموونی وڵاتان و بەخێرایی و بەبێ هیچ کۆنفرانسێکی پەروەردەیی و بەبێ بەشداری شارەزایانی پەروەردە بڕیارەکە دراوە، دەکرێت ئێستاش پێداچوونەوەی بۆ بکرێت. واقعی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا هێناوێتە ناو هەرێمی کوردستانەوە و ئەزانم دۆخێکی ناچاری دروست کردووە بۆ وەزارەتی پەروەردە لە گرتنەبەری ئەم ڕێگە چارانە، بەڵام ئەکرا بە پشتبەستن بە کەسانی ئەزمونداری پەروەردەی، بە مامۆستایان، بە سەرپەرشتیاران، بە بەڕێوەبەرەکان، بە هەموو کەسانی ساڵانێکی زۆرە لە کای پەروەردەیە کارەکەن و پشتبەستن بە ئەزموونی وڵاتانی پێشکەوتوو ئەم بارودۆخە بە شێوەیەکی گونجاوتر، بە شێوەیەکی پەسەندتر لە ڕووی کۆمەڵایەتوە جێبەجێ بکرایەن. مامۆستایەکی سەرپەرشتیاری خولەکانی زانکۆ بۆ ڕاهێنانی مامۆستایان لەسەر خوێندنی ئۆنلاین دەڵێ نەشارەزایی مامۆستایان و خوێندکاران و نەبوونی تۆڕەکانی ئینتەرنێت لە هەندێک شوێندا و خێراییەکەی گرفت دەبێت لە بەردەم پرۆسەکەدا. خوێندکار لە ماڵی خۆیان بێ، مامۆستاکەش لە زانکۆکەی خۆی بێ، لێو ئاماژەی بێکە و دەرسەکەی خۆی بۆ شەرحەکە، کەواتە گرنگی تایبەتی خۆی هەیە و تا ڕادێکی زۆر لە وڵاتێمە زۆر تازەیە، ینی مەجالی شکستی لێرە زۆرە، هەم لەبەر نەشارەزایی خوێندکارەکە، نەشارەزایی مامۆستاکە، یاخود ئەو تەکنیکانی کە بەکار هاتووە لێرە. سەرەڕای هەموو ئەو تێبینی و سەرنجانەی مامۆستایان لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەیخەنە ڕوو، بڕیارە لە 4 مانگی دەی ئەمساڵ خوێندنی ئاوێتە لە زانکۆی هەڵەبجە بە ئۆنلاین و کەمپاس دەست پێ بکاتەوە. ئەو دەرسانەی کە تیۆرین لەناو بە ئۆنلاینە بێ، ئەو دەرسانەشی کە پراکتیکن لەناو کەمپەسا بن. ئێمە 4 دەمان دەستنیشان کردووە، بەڵام ڕادەی سەرکەوتن و سەرنەکەوتنی بێگومان ئاستەنگێتە پێشەوە، بێگرفت نابێ، بێگرێ نابێ، بەڵام هیوادارین ئێمە بتوانین زاڵین بەسەر سەرجەم ئەو گرفتانەی کەیەتە بەردەم خوێندکار و مامۆستاکانیش بێگومان. نیگەرانیەکان لە کاتێکدایە کە بەشێک لە ڕێکخرا و یەکێتیەکانی مامۆستایانیش نیگەرانی خۆیان لە خوێندنی ئۆنلاین دەربڕیوە. هاوکات خراپی دۆخی ئابووری خوێندکارانیش گرفتێکی دیکەیە، تا ئێستاش بڕیاری گۆڕانکاری لە پرۆسەکەدا نەدراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.